یانەی برایەتی سەرکەوتنشی بە نرخ و زەحمەتی بەرامبەر بەیانەی چەمچەماڵ بەدەستێنا بەشێکی کاتی پلەی یەکەمی ڕزمەندی کۆمەڵە یەکەمی خولی نایابی کوردستانی گرتووە. لیاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان لە کۆمەڵە یەکەم لە یاریەکی بەهێز برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری چەمچەماڵی کرد. لە یەکەم دەرفەت و هێرشی ڕاستەقینەی یاریەکە برایەتی گۆڵ یەکەمی لە خولەکی 5 تۆمار کرد بە ئەسیستی هەردوو سەفین شێرزاد حوسێن تۆپەکەی ئاراستەی گۆڵ کرد. لە خولەکی هەژدا سەفین عەبدولخالق تۆپێکی بۆ شێرزادی هاوڕێی ناردوو ئەویش بە هەمان شێوەی گۆڵ یەکەم گۆڵی دووەمیشی تۆمار کرد. سەفین ئەمیر خەریک بوو بە شێوازێکی جوان گۆڵی برایەتی بەسەر بکاتەوە بەڵام تۆپەکەی بەسەر ستون چووە دەرەوە. لا خولەکی 22 سەفین عەبدولخالق دووەم ئەسیستی خۆی کرد و ژیاریش بۆ سێم جار تۆڕی گۆڵیانی چەمچەماڵی هەژاند. لا خولەکی 43 ئیبراهیم کەریم لە یانەی چەمچەماڵ دوای توندیاریکردن و ئەنجامدانی تند و تیژی کارتی سووری بەڕوو بەرز کرایەوە. بە ڕەفتارێکی ناوەرزشیش یاریگای جێهێشت. نیوەی دووەم ساردی بە یاریەکەوە دیار بوو. برایەتی دەرفەتی زیادکردنی گۆڵی هەبوو بەڵام لە دەستی دەدا. لە 15 خولەکی کۆتایی یاریەکە چەمچەماڵ گرنگی بەلایانی هێرشبەریدا و لە خولەکی 83 ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ چەمچەماڵ لێدا. عومەر محەممەد جێبەجێ کرد بارزان یوسفی گۆڵپارێز تۆپەکەی گێڕایەوە بەڵام عومەر بە جاری دووەم گۆڵی تۆمار کرد. لە خولەکی 93 کاروان ڕەمەضان بەرگریکاری برایەتی بە هەڵە و بەسەر گۆڵی دووەمی بۆ چەمچەماڵ لەسەر خۆیان تۆمار کرد. یاریەکە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی برایەتی بە کۆتە هات. سەرەتا پیرۆزبیان لە یەکەم ئێمە شایستەی دۆڕاندن نەبووین لە یاریەکە خۆتان ئاگادار بوون یاریێکی زۆر باشمان کرد لە سەرەتا یاریەکەوە نەچووبووینە کەشی یاریەکە و ئەو گۆڵانەمان لەسەرێک لێکرا. چەند حاڵەتێکی ڕوویدا ینی لە گرتە ڤیدیۆکان لەەوە شەلای خۆتان بە جوانی دەرکەوێ ئێمە پەنارتیمان بووە تۆ شەوتێکم بۆی نەگرتوین دوایەوە یاریزانیەوەن لە یاریزانی ئەمەیدا و تەنها یاریزانی ئەمە بە کارتی سوکردە دەرەوە لە گەیمێکەوە بە یاریزانێکی نەقسارەکەم بەڵام سەرڕایەوەمە یاریێکی زۆر باشمان ئەنجام دەستخۆشی یاریزانەکانی خۆمانەکەم هیوادار مەسەرە ماسە بەردەوام بن. بەڕاستی ئەم برنەوەیە پێویست بۆ تیپەکەمان چونکە معنویات هاتبوو ئینشاڵڵا یاریە معنویاتەکە بۆ یاریەکە شێوانە و یاریەکان تریش ئینشاڵڵا دەتوانم بڵێم شەودام کەمە دابەزی ئاسمان بەس گرنگ برنەوەکە بوو. برایەتی بووە خاوەنی 12 خاڵ و بە کاتی چوە پێشەنجی کۆمەڵەکەی چەمچەماڵیش بە 8 خاڵەکەی خۆیەوە لە خانەی چوارەمی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.